ئیبراهیم مەجید فەرەج مامۆستام لە زانکۆی پۆلیتەکنیک لە پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ. ئێستا من خۆم لە ساڵی 92 دەستم کرۆ بە هەنگ بەخێوکردن لە هەنگێک و دەستم پێکرۆ. دوای ئەوە لەگەڵ ڕێکخراوی فاوە دەورم بینیوە، هەر لەگەڵ ڕێکخراوی فاوە خۆم مامۆسای مۆزەفی فەرعەکان بوومەوانە کە ڕێنمایی بناونێتێ لەسەر هەنگ. دوایەوە لە 2000 ئەحسایەکی کوردستانمان کرد، من سۆپەرڤایزەری ئەو ئەحساوم لەگەڵ ڕێکخراوی فاوە بۆ هەنگ و هەنگەوان و هەنگوین. و لە ساڵی 2001 کۆمەڵەیەکمان دامەزان بە ناوی کۆمەڵەی پیشەوەرانی هەنگ، ئێستا بۆ بە کۆمەڵەی هەنگەوانانی کوردستان. من بۆ ماوەی 11 ساڵ سەرۆکی بووم هەتا 2011 کە چوون بۆ خوێندنی ماستەر. ماستەرەکەم لە کوالیتی هەنگوینایە. لەو ماوەیەشدا زۆر پرۆژەمان کردو بۆ خەڵک، بۆ خەڵکی دیەکان کە هەنگمان ناونەتێ و ڕێنماییمان پێکردن بۆی بن بە خاوەنی پرۆژەی خۆیان. ئەم مختبەرەم من هێنا دەمێکەیە لە هەوڵام لە ئەڕۆم بۆ وڵاتان فێر ببم لەسەری، چونکە بەڕاستی هەروە ئاسان نییە، چونکە لە عێراقا کەسێک نەبوو ئەم کارە بکات. منیش هاتم چی ئیمکانێتم هەبوو لەم مختبەرە ئێرم کرد بۆ ئەوی بتوانین هەنگوینی خۆمان بە دنیا بناسێنین، چونکە باشترین هەنگوینی زاگرۆسەکانە. کەڵی هەنگوینی زاگرۆسەکان چیای زاگرۆس لە کوردستانەکانی ئێران و عێراق و دەست پێەکە لە خوار کرماشانەوە کە ئەڕوات بە هەموو کوردستانەکانە، حتا کوردستانی تووکە ئەڕواتە بەحری متەوەسط. باشترین هەنگوینی تیا لەبەرچی لەبەر ئەوەی باشترین ڕۆکی سروشتی و پزیشکی لە منتیقا هەیە کە ئەتوانی ئینسانەکان ئیسفادەی لێ بکەن. لێ ئێستا ئەمەوێت تێز بۆ دوو جۆر هەنگوین کەین. یەکێکیان ئەوەیە کە لە دەرەوە بۆمان هاتووە بە ناوی هەنگوینەوە، یەکیشیان هی خۆمانە و بزانین لەکوێوە دەست پێەکەین و چی ئەەکەین و جیاوازی ئەم دوانە چییە. یەکەم شت بەپێی ئەو ڕێنمایانەی بەپێی ئەو ستاندەرانەی کە کاری لەسەرەکرێ بۆ ئامادەکردنی نمونونەکان، یەکەم شتمان چیەکەین؟ نمونونەکە ئەکێشین. ئێمە دوو ئیشمان هەیە، یەکێک لەوانە ئەم پH میتەرەیە ترشێتی یاخود پH ئەم مادەیە کالیبرێشن بکەین. بەچی؟ بە سێ جۆر لە مادەی ترشێتی کە بۆی ئامادەکراوە. ئەمە 4 ئەمە پێشتر ئامادەمان کردوە ئەم ساندەرانە، ئەمە 6 و 86، ئەمە 9 و 8. ئەبێ ئەمە معایرە یاخود کالیبرێشن یاخود ڕێک بخرێتەوە. ئەم جیهازە پێوتێ سپیکترۆفۆتۆمیتەر. سپیکترۆفۆتۆمیتەر بۆچی بەکارێنرێ؟ بۆ ناسینەوەی HMF لە ناو هەنگوینە. HMF هایدرۆکسی مەسیل فۆرفرال، ئەمە مادەیە کە خۆی لە هەنگوینان نییە، بەڵام لە ئەنجامی خەزنکردن و گەرم بوون وانە دروسە بێ. لە عالەما ئەڵێ نابێت لە 40 ppm زیاتر بێ، لە 40 جزء لە ملیۆنە لە هەنگوینە زیاتر بێت. بەڵام لە منتیقە گەرمەکانە بە پێی ستانداردی عێراقی و خلیجی نابێت لە 80 ppm زیاتر بێت. دوایەوە چیمان هەیە؟ ئێمە شەکرەکانە پێوین. شەکرەکان بە چیە پێوین؟ بەم جیهازە. ئەمە HPLC ئەوترێت. HPLC لەگەڵ ئەم دیتێکتەرا کە هەیە، ڕفراکتیڤ ئیندێکس دیتێکتەر، ڕێژەی شەکرەکانی پێوین. ئێمە ستاندەرێکمان هەیە، ستاندەرەکەمان حازر کردووە کە پێگێت لە شەکرەکانی فرکتۆز و گلوکۆز و سکەرۆز بەپێی ڕێنجەکان. ئەم ستاندەرە لێرە پیشانی ئەیە. دوای ئەوە ئێمە چیەکەین؟ یین ئەو سامپڵانەی کە حازرمان کردووە بەم سرنجە ئینجێکتەکەین لێ ئەدەین و بە پێی ئەم خەریتەی لەسەر ئینەکە دەرەچێت بۆمانە خوێنێتەوە، پێمانەڵێ ڕێژەی گلوکۆز و فرکتۆز و سوکەرۆز چەند.
بەڕێزان لە کۆتایە بۆمان دەرکەوت کە ئێمە دوو جۆر هەنگوینێکیان هی شار باژەر بە ئەوشیان لە دەرەوە بۆمان هات بینیمان بۆمان دەرکەوت کە ئەوەی شار باژێر زۆر هەنگوینێکی باشە بە پێیستان دەرەجییانیەکان بە پێی عراقی و خلیجیەکان باشترین هەنگوینە بەڵام ئەوی تریان کە لە دەرەوە بۆمان هاتوو بۆمان دەرکەوت کە بەی شێوەیە هەر هەنگیش نەچۆ بەلایە بەڵام بریتە لە شەکراوێک و بۆنی تێکراوە زۆر کەس بم بۆنە هەڵەخڵەتە پێی وایە کە بۆنی کرد ئەمە هەنگوینێکی باشە ئەنج با بزانن هەنگوین لەبەرەوەی پێکاتووە لە شەکرەکان لە ئەنزیمەکان لە مەعادنەکان بە چاو بە دەست و بەمانە بە هیچ شێوەیەک فەحەز ناکرێت تەنها لە مختبەرانە بێت.